بەڵەوەی کە بیریمان کۆنگرەی ڕۆژنامەوانی ئافات بۆ ئافات ناوەندێکی لێکۆڵینەوەی کارەسات و باری لە ناکاوە لە تورکیا باسی لەوە کرد کە هەندێک ئاماری نوێی خستە ڕوو کە زیاتر لە 4,000 سەرباز لەوێ لە ئەرکدا بڵاویان پێکراوە ئەو کەسانی کە لەوێن 25,000 وەکو تیم لەوێن بۆ ڕزگارکردنی ئەو هاوڵاتیانەی کە لە ژێر داروپەردووی باڵەخانە ڕووخاوەکاندان هەروەها 100 ئامێری ئاسمانی مەبەستی لە ئامێرە بەرزکەرەوەکانە و چەندان ئامێری دیکەی کشتتوکاڵی کە ژمارەیان زیاتر لە 3,000 ئامێری کشتتوکاڵیە بۆ ئەوەی کە بتوانن ئەو داروپەردوانە لابن و ئەو هاوڵاتیانی کە لە ژێر ئەو باڵەخانە ڕووخاوانەدان ڕزگار بکرێن. هەروەها خاڵێکی دیکە کە ئاماژەی بۆ کردوتی کە 51,356 کەسی خۆبەخش ناوی خۆیان تۆمار کردووە لە ناوەندەکەی ئەواندا بۆ ئەوی کە هەمووان پێکەوە دەستە جەمعی هاوکاری یەکتر بکەن و لەو کارەساتە لەو ڕووداوە ئەوەی کە لەسەر ئەرکی ئەوانە جێبەجێ بکەن. بەڵێ با گفتوگۆ بکەین لەسەر ڕوودانی بوومەلەرزە و ئەم ڕووداوە بۆچی ڕوئەدات و مەترسیەکانی و چۆن خۆمان بپارێزین. بەڕێز عیزەدین بابان پسپۆری جیۆلۆجی بەڕێزیان لە ئەستۆدیۆکارمان لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵماندان. بەڕێز عیزەدین بابان شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. هەر بۆ پرسیارە دەست پێکەم ئەم ڕووداوە سروشتیە چۆن ڕوودەدا و بۆچی ڕوودەدات؟ زۆر سپاس. سەرەتا پرسە و سەرخۆشی خۆم بۆ هەموو شەهیدانی ئەم کارەساتە لە باکووری کوردستان و لە ڕۆژ ئاوای کوردستان هیوادارم ئەوانەی کە برینداریش بوون بە زووترین کات چاک بوونەوە و سەلامەت بن. دیارە بوومەلەرزە دیاردەیەکی سروشتیە، دیاردەیەکە کە ئەتوانم بڵێم ساڵانە بە ملیۆناها بوومەلەرزە لەسەر ڕووی زەوی ڕوئەدات. ئەو بوومەلەرزانە بە پلەی جیاوازەوە ڕوئەدات، هەیە پلەی زۆر کەمە، هەیە پلەی زۆرە. دیارە ئەم بوومەلەرزانەش زیاتر لە کوێ ڕوئەدەن، لە کوێ زەویە ڕوئەدەن. لە ڕاستیە زەوی وشکانی زەوی پێکهاتووە لە 12 پلەیت پێکهاتووە. ئەم پلەیتانە لەسەر بەشێکن، لەسەر چینێکن کە لە ژێرەوە پێوترێن مانتڵ، کە ئەم مانتڵە بەشی خوارە و ناوەڕاستی لە شێوەیەکی وەکو پلاستیکی وایە، لە شێوەیەکی تۆزێش لە وایە کەرەنتێک تەوژمێکی دروستەکە لە خوارەوە. ئەم تەوژمە تەسیرەکاتە سەر ئەو بەشە نەرمە ئەبێتە هۆی جوڵانەوەی ئەو پلەیتانە. ئەم پلەیتانە کە ئەجوڵێنەوە ئیترە هەیە بەریەکەکەوێت. بۆ نمونە لە ناوچەی کوردستان با بڵین دوو پلێت کاریگەریەکی زۆریانە هەیە لەسەر ئەم دروستبوونی ئەم بوومەلەرزانە. پلەیتی عەرەبیە لەگەڵ پلەیتی ئۆراسیایە. پلەیتی عەرەبی جوڵە ئەکات بەرەو پلەیتی ئۆراسیا، ئەچێتە ژێر پلەیتی ئۆراسیاوە کە ئەم دوو پلەیتە بەریەکەکەون ئەبێتە هۆی شکاندن و دەڕمانی سەرەتای پلەیتەکان، بدایەتی پلەیتەکان ئەشێن وزەیەکی گەورە، سترێسێکی زۆر گەورە دروستە بێت. ئەو سترێسە بەردەکان کە ئەشێن ئیتر ئەو سترێسە یەتە سەرەوە دەرەپەڕێت، ئەو وزەیە دەرەپەڕێت کە دەرەپەڕێت ئەبێتە هۆی دروستبوونی ئەم بوومەلەرزانە. دیارە ئەم بوومەلەرزانە لە ناوچەی کوردستان کە ئەتوانم بڵێم لەسەر پشتێنەی بوومەلەرزەیە بە تایبەت لە زاگرۆزەوە، لە چیاکانی زاگرۆسەوە ئەڕوا بەرەوسەرەوە بەرەو وان و لەوێ پێچەکاتەوە بەرەو دەریای سپی. ئەمانە درزی تایە، دوو درزی گەورەی تایە. ئەم درزانە شوێنی دروستبوونی بوومەلەرزەکانن. لە هەر شوێنێک ئەم جۆرە درزانە هەبێ بوومەلەرزە تایە ڕوئەدات. باشە بەڕێز عیزەدین، ئێمە بە مێژووی مرۆڤایەتی لەوەتەی بوومەلەرزە هەیە، ئێمە هەر زیانەکانیمان بینیوە، ینی زیانەکان ئیدی مادی بێ، معنەوی بێ، گیانی بێ، و کۆی کە ئێستا دەگوزارێت لە ناوچەکانی باکووری کوردستانە و دەیبینین و کە هەمووانی نیگەران کردووە. یعنی دەمانوێت بپرسین ئایا بوومەلەرزە سوودی هەیە؟ ئەگەر سوودی هەیە بۆ چییە؟ خۆی ئەم دیاردەیەکی سروشتیە، مرۆڤ ناتوانێت هیچ شتێک بەرامبەری بکات. ئەمە شتێکی سروشتیە لە توانا و لە
تااقەتی مرۆڤ نییە کە کۆنتترۆڵی بکات و بتوانێت هینی کات پەیوەند جاری وایە چەقی ئەم بوومەلەرزەیە شکاندنی ئەم بوومەلەرزەیە لە قوڵایی 7 کیلۆمەتر 10 کیلۆمەتر 20 کیلۆمەتر جار وایە گاتە قوڵایی 700 کیلۆمەتر ئەم بوومەلەرزانەتیایە ڕوادات. مەسلەی سوود و زیانی ئەمە شتێکە ئێمە ناتوانین بڵێن سوودی هەیە زیانی هەیە یا شتێکی هەیە طبعاً بە چاو دیارە زیانێکی یەکجار کوشندە لە هەڵبەت بەڕێز عێزەدین لە ڕووی زانستیەوە دەڵێم کاتێ باسی سوودی یەکەم ئایا چ سوودێکی بۆ زەوی هەیە چونکە باز لەوە دەکرێت بوومەلەرزە واتە خۆڕێخستنەوەی زەوی بوومەلەرزە لە ڕاستیە وەکو باسم کرد لە نەتیجەی کۆبوونەوەی وزەیەکی زۆر لە ناخی زەویە دروستە بێت یعنی ئەو بوومەلەرزەیە هەر با بڵێن کە دوو پلەیتە بەریەکەکەون هەردووچان بەریەکەکەون وزەیەک دروستەکات ئەو وزەیە سترێسێ دروستەکات ئەو وزەیە پێویستی بەوەیە کە بێتە دەرەوە چونکە لەبەرەوەی بەردەکان تااقەتیان نامێنێ ئەشچن مقاومەتی بەرگری ئەو هێزە ناکەن ئەشچن کەشکان ئەبێت ئەوەی دروستبوونی ئەو بوومەلەرزانەکە نەبێت دیارە بوومەلەرزەکان وەکو وتم لە لێواری هینەکانە پلەیتەکانە دروستە بێت کە درزیان بردووە ئەو درزانش درزی زۆر قوڵن ئەبێتە هۆی دروستبوونی ئەو بوومەلەرزانە سوودەکانی یعنی با بڵێن وەکو سوودی هین ئەوەندە سوودی نییە ینی بەس بەڵ شێوەیە کە خەڵک بڵێ سوودی لێ ئەبینم زیانەکانی زۆرترە لەوەی کەوا بڵێ سوودی لێ ئەبینم بەڵام سوودەکەی مەگەر کاتیەکی بێت ئەو وزەیەی کە لە ناو زەویە کۆ ئەبێتەوە تا حدێک ئەو وزەیە دێتە دەرەوە بەڵام ئەم وزەیە زۆر جار مرۆڤ ئەبێتە هۆی مرۆڤش ئەبێتە هۆی دروستبوونی ئەو وزەیە بۆ نمونە کاتێک کە تۆ بەنداوێک دروست دەکەیت بەنداوێکی گەورە دروست دەکەیت ئەگەر بێت و حسابی ناوچەکەی بۆ نەکەیت بڵێ بزانم ئەم بەنداوەی کە من دروست دەکەم ئاوێکی یەکجار زۆر کۆ ئەبێتەوە تایە قورساییەکی یەکجار زۆرە خاتە سەر ئەو بەردانەی کە هەیە ئایا تەحملەکەن تەحملی ناکەن ئەم هێزە گەورەیە بە تایبەت ئەو بەنداوانەی کە لە نزیک ئەو درزانە بکرێت یا ئەو ناوچانێک کە ئێمە پێڵێن ئاکتیڤ یعنی چالاک چالاکە لە ناحەی جوڵەوە لە ناحەی ئەوە نییە کە سابت بێ ئەوانە تەسیرەکات سەر دروستبوونی بوومەلەرزە باشە بەڕێز عێزەدین یعنی بۆ خۆتانەزانن ئێستا جیهان لە بەردەم گۆڕانکاری کەش و هەوادایە و بەڕێزی شێباسی ئەوەکەی کە بەنداوەکانیش ڕەنگە یەکێک لە هۆکارەکان ئەوە بێت کە دەستی مرۆڤی تێدا بێت دروستکردنی بەنداوەکانە کەواتە من دەپرسم بۆی کە قسەکانت تەواو بکەی دروستکردنی بەنداوەکان هەڵکەندنی بیرەکان کە ئەمەش ڕەنگە بەشێک بێت لەوەی کە دەستی مرۆڤی تێدا بێت و لەگەڵ گۆڕانی کەش و هەوا ئایا ئەمانە هەرسێکیان پێکەوە کاریگەری دروستەکەن لەسەر دروستکردنی بوومەلەرزە یا خودنا خۆی بە تاکید وەکو پێم بۆم باسکردی مرۆڤ دەستێکی هەیە لە دروستبوونی بوومەلەرزە بۆ نمونە ئەو بیرانی کە هەڵەکەندرێ بۆ بیری نەوت لەوانەیە قوڵایەکەی نزیکەی 1000 جاری وایە گاتە نزیکەی 4000-5000 متر یعنی 4-5 کیلۆمتر ئەمە قوڵایەکی کەم نییە زۆر جار ئەو نەوتەی کە تایەتی ناتوانرێ بە شێوەیەکی ئاسایی بێتە سەرەوە یا کەمە نەوتەکە شتێ لەو بابەتە هێزەکەی زۆر نییە ئەچن بە زەختێکی زۆر ئاوە خەنە ناو بیرەکانەوە تەمانەم ئاوا کە ئەخەنە ناو بیرەکانەوە تەسیرەکاتە سەر ئەو بەردانەی کە لە ژێرەوەیە لەوانە بێتە هۆی شکاندنی ئەو بەردانە و دروستبوونی بوومەلەرزە ئەمە شتێکی سەلمێنراوە لە ناحەی زانستیەوە دروستە بێت بەڵام ئەو بوومەلەرزانەی کە لە نەتیجەی بیری نەوتەکانەوە هەیە بەو دەرەجە گەورەیە نییە کەوا بڵێ زیانێکی ئەوها گەورە باشە بەڕێز عێزەدین ئێمە وەکو هەرێمی کوردستان لەسەر هێڵی بوومەلەرزەنین و ئەمەی کە لە دەوروبەرمان دەگوزارێت کاریگەری یاخود پاشلەرزەکەی دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و ترس لای هاوڵاتیان دروستەکە ئایا ئەم بوومەلەرزانەی کە ڕوو دەدات بۆ نمونە لە وڵاتێکی وەکو تورکیا کە دراوسێ عێراق و هەرێمی کوردستانە ئەمە
کاریگەری دەبێت بۆ سەرهەرێمی کوردستان پێویستەکە ئێمە بترسین یا خودنا بە کورتی وەڵامم بەرەوە سپاس دەکەم. بە کورتی تەسیر بێگومان تەسیرەکات ئێمە ڕاستە لەسەر درزەکەیان نین نزیک نین لە درزەکەیە بەڵام وەکو ئەیبینین ئەم بوومە لەرزەیە کە ئەم جارە ڕوویاوەکە 7.8 هینەکە پێوانەکەی ئەبینین چەنەها خانووی ڕوخانووە لە حەلەب و لە دیاربەکر کە نزیکەی زیاتر لە 250 کیلۆمەتر دوورن لە چەقی بوومە لەرزەکەەوە وابوو ئێمە ناتوانین بڵین ئەم ناوچانەی خۆمان لە 100% پارێزراوە و بوومە لەرزە تیا ڕوونادا نەخێر ئێمە ئەتوانین بڵین بوومە لەرزە احتیمالاتی هەیە ناوچەیەکی با بڵین زعیف نارزەیەکی لاواز لە بەردەکانە هەبێ لە شوێنەکان و ئینێرجی وزە کۆبێتەوە بێتە تەقینەوە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوەمانە ئێوە نییە ئێمە خەڵکی بترسێنین بڵێ وڵا بوومە لەرزە ئەوە گرنگە نەخێر بەڵام ئێمە تا حەدێکی باش دووری لە هینەکەوە لە درزەکانەوە ناوچەی پێنجوێن ناوچەی نزیکە لە درزەکانەوە ناوچەی مەسەن هەورامان نزیکە ناوچەی با بڵێن ئامێدەوانە نزیکترە بە تایبەت لەوان و ئەمانە کات بوومە لەرزە کە خۆتان نزانن لەوان زۆر ڕوئەدات دەستخۆش شوێنە بەڕێز عیزەدین بابان پسپۆڕی ژیۆلۆجی گەلێک سوپاس کە بەشدار بووی لەگەڵمان.